با جۆرێ راپۆرتێکی ڕۆژنامەی جمهوریەتی تورکی شەپۆلی ناڕەزایی لە ناوگەنجانی پارتی بزوتنەوەی نەتەوەیی مەهاپا سەریهەڵداوە دژی پرۆسەی ئاشتی لەگەڵ پەکەکە. ئەمەش دوای ئەوەی شاندی پەرلەمانی سەردانی عەبدوڵڵا ئۆجەلانیان کرد لە زیندانی مراڵی. ڕۆژنامەکە ئاشکرای کردووە گەنجانی گورگەبۆرەکان باڵی چەکداری مەهاپەن لە هەڵوێستی سەرکردایەتی پارتەکەیان بەرامبەر بە پرۆسەی چارەسەری نیگەرانن. سەرەڕایەوەی دەوڵەت باخچەلی دەستپێشخەری چارەسەری کردو. بەڵام لە زانکۆی ئەنکەرە گەنجانی نەتەوەپەرست دروشمی ئۆجەلان لە سێدارە بدەنیان بەرز کردەوە. خوێندکارێکی ئەندامی ڕێخستنەکە بە ڕۆژنامەکەی وتووە ئۆجەلان تیرۆریستە و بانگەوازەکەی بۆ چەکدانان ڕاستیەکان ناگۆڕێت، باوەڕمان وایە ئۆجەلان ئاڕاستەی دەوڵەت دەکات نەک پێچەوانەکەی. باجۆرەی راپۆرتەکە ئەم نیگەرانی و سەرلێشێواویە تەنها لە ئەنکەرە نیە، بەڵکو لەناو زۆربەی گەنجانی نەتەوەپەرستی تورکیا بڵاوە کە پێیان وایە پرۆسەی تورکیای بێتیرۆر ئاڕاستەی پێچەوانەی بیر و باوەڕی ئەوان دەڕوات.